سازان ئەمین ئەو ئافرەتەی تاوەکو ئێستا کەمترین تانە و توانجی لێدراوە بۆچی لە زۆربەی پرۆسۆ و ئیڤێنتەکان خەڵاتی باشترین مێکاپ ئارتیست وەردەگرێ بەکاری مێکاپ زیاتر ناسراوە یاخود بە قسە خۆشەکانی تاوەکو ئێستا کێ غەدری لێ کردووە لە ئێستادا بەجێ لێ کوردی ناوی دەبان ئایا ئەم نازناوەی پێخۆشە هۆکاری ڕۆیشتنی بۆ وڵاتی دووبەی چی بوو وە چۆن باسی هاوسەرەکەی دەکا و چی پێ دەڵێ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیدۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شەرت بینەتەوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمە بوو وە نوێترین هەواڵ لەوێ ببینی. سازان ئەمین هەم پێشکەشکار هەم دایک هەم بزنزومان و مێکە بە ئارتیست وە چەندین کاری جیاوازتر ئەو خاتونەی لە هەموو کارەکانی ژیانیدا دەتوانین بڵین سەرکەوتنی ئەگزار بەرچاوی بەخۆیەوە بینیوە. سازان ئەمین خەڵکی شاری هەولێر و لە هەولێر لەدایک بووە لە ئێستادا تەمەنی لە نێوان 36 بۆ 37 ساڵە. هەر لە تەمەنی 4 ساڵیەوە کۆز دەکەم بەرەو ئەوروپا لە وڵاتی دانیمارک نیشتە جێ دەبن. ئەو خاتونە تەمەنی منداڵی و تەمەنی گەنجی و نێوجەوانی لە وڵاتە بەڕێ کردووە لە تەمەنی 17 ساڵی شوو بە پیاوێکی بەڕێگەس عەرەب دەکاتن وە ژیانێکی خۆش دروست دەکەن واروەها دووگیان دەبێتن بە منداڵێکی دوانە کوڕێک و کچێک. بەڵام ژیانی سازان ئەمین لە دڵخۆشترین کەسەوە دەگۆڕدرێ بۆ خەمبارترین ئافرەت لە دوای لەدەستدانی منداڵە کوڕەکەی بەهۆی نەشتەرگەریەکەوە منداڵەکەی لەدەست دەداتن. خاتو سازان باز لەوە دەکاتن لە دوای لەدەستدانی ئەو منداڵە خوای گەورە کوڕێک و کچێکی تری پێبەخشیم لە ئێستادا خاوەنی 3 منداڵم بەڵام هەموو کات ئەو منداڵەی کە لێ دەستم ڕۆیشت بوو بێرم نەدەچوو وە پێویست بوو خۆم بە شتێکەوە سەرقەڵ بکەم. لە پاشەوە سازان ئەمین لە ساڵی 2013 بۆ 14 دەست بەکاری مێکاپ ئارتیستی دەکا لە ئەکاونتە تایبەتەکەی خۆی وە زۆر پڕیڤات بوو تەنها خزم و کەسەکانی دایان دیت. بەڵام دواتر لە ساڵی 2016 لەو ناوەیە پرۆفایلەکەی کردە پەبلیک و واروە ڕاندی کەسایەتێکی ئەوروپی بەکاردێنێتونەوە کەسایەتێش خاتو سازان تاک دەکاتن و لەو کاتە خاتو سازان زیاتر ڕای بەخۆی دەبێتن و وەپەرە بە کارەکەی دەدات و چەندین دەورات دەکاتن. واروها لەو کاتەوە تاوەکو ئێستا یەکێکە لە خانمە دیارەکانی کوردستان هەمومان وەکو مێکاپ ئارتستێک دێناسین وە زیاتر خەڵک بازەوە دەکەن ئەو خاتونە ئەوەندە کارەکانی جوانە وە جگە لەوەش قسەکانی زۆر خۆشە و بۆیە زیاتر چۆتە دڵی خەڵکەوە و زیاترین فانی هەیە لە ئێستادا وەکو مێکاپ ئارتستێک. ئەو خاتونەیە لە دوا ئەوەی کە ناوبانگێکی باشی هەبوو گەڕاوە کوردستان و چەندین ئیڤێنت و شتی ڕێخست بۆ خانمان تاوەکو فێری کاری مێکاپ ئارتیستیان بکاتن. واروە سازان ئەمین لە ئێستادا لە پرۆگرامی جوانکی لێ بەشدار دەبێتن وەکو لێژنا. واروە لە ئێستادا پرۆگرامەکە ڕاوەستاوە بەڵام خاتونێکی دیاری ئەو پرۆگرامەوە بڕیاری خۆی دەداتن لەسەرەوە خاتونانەی کە مێکاپیان کردو و فێریان دەکاتن. وە لە دوایانە خاتو سازانمان بینی چووە وڵاتی دووبەی و لەوێندەش بە شێوازێکی جیاواز دەرکەوت. هەموو خەڵک بە لێکچووی جێلۆیان ناساند وتیان زۆر لەو دەچێتن و هەم جلو بەرگەکەی و هەم ڕوخساری و قژی. بەڵام ئێمەی کورد پێویستە سازان ئەمین بڕاندێکی تایبەت بێتن و واروەها بە هیچ کەسێکی نەچوێنین. سازان ئەمین خۆی ناوبانجی هەیە لە ناو کوردستان وە خۆشی بازەوە دەکا پێم خۆش بوو زیاتر کورد بمناسن نەوەکو ئێستا گەرە لە وڵاتانی ئەوروپی کارم بکرد بەیە ئەو زۆر زیاتریش ناسرااو بووم بەڵام پێم خۆشە خزمەتی وڵاتەکەی خۆم بکەم. وەروە سازان بازەوە دەکاتن زۆر نامەتیم بینیوە و زۆر بە ئاسانی نەمتوانیوە ئەو کارە بکەم و هاوسەرەکەم بۆ ماوەیەکی باش پێخۆش نەبوو ئەو کارەیە بکەم لەبەرەوەی کاتی بەناوبانگ دەبی تووشی چەندین کێشە دەبیەوە بەڵام هەموو کات هاوسەرەکەم لە پشتم بوو و زۆربەی کات بۆ سوحبەت بە هاوسەرەکەی دەڵێ کە چاڵ. وەروەها سازان
ئێستا زۆربەی کار لە کوردستان دەژیتنەوە و چەندین کار و بزنسی لە کوردستان داناوە. بۆچی تاوەکو ئێستا سازان وەکو خانمەکانی تر تانە و توانجی زۆر کەم لەسەر لێدراوە و وەک کەمترین بۆتە جێباسی خەڵک کە بڵێن جی کلاسیان داوەتێ و یاخۆت شتی تر لەو بابەتە. ئاخو سازان نەهێشتە ئەو باس و قسە و قسەلۆکانەی لەسەر بڵاو بێتەوە لەبەرەوەی ئەو کار و بزنسی خۆی بە شێوازێکی پاک دەکاتن و ناهێڵێتن هیچ کەسێک ئەو قسانەی لەسەر بکاتن و وارەوە ئەو قسانەش دەتوانی خۆ دوا دروست بکە خەڵک پێت بڵێ و دەشتوانی نەهێڵێ. هەمومان دەتوانین تەماشای سازان ئەمین بکەین لە چ ڕێگایەک گەیشتوتە چ ڕێگایەک وە فکرەیەکی لێ وەرگرین نەکو تەنانەت کاری میکاپ ئارتیستی دەتوانین لە ڕێگای ئەوەوە چەندین کاری تر بکەین. دەتوانین هەمیشە کەسە سەرکەوتوەکان لە ژانی خۆمان ڕاڕچاو بکەین و دەرسێکی باشیان لێ وەربگرین. وەروها سازان ئەمین چەندین خەڵاتی باشترین میکاپ ئارتیستی وەرگرتووە لە ساڵی 2020 و دا ساڵی 2021. ئەو خاتونە 2 ساڵ لەسەر یەکتری توانی باشترین میکاپ ئارتیستی کوردستان بێتن و خەڵکیش باسییان لەوە دەکرد ئەوەندەی قسەی خۆشە و ئەوەندە کارەکانی جوانە ئەو هۆکارەکەیە بۆ ئەوەی بتوانێت لە بەرۆی تەنها کارەکەت ناتوانانی بەرەو پێشت بە دەبێت لە پاڵ ئەوەش ئاکتەرێکی باش بیتن و قسەی خۆش بێتن و وەڕوو لەگەڵ خەڵک خۆش بێتن بۆ ئەوەی زیاترین کەس خۆشی بێ و ئەو شۆکارێکە بۆ ئەوەی لە هەر ئیڤێنتێک لە کوردستان بکرێتن و هەڵدەبژێردرێتن بۆ باشترین میکاپ ئارتیست. واروها سازان ئەمین چۆن دەبینی؟ و زۆر بێکات خەڵکێکی زۆر بۆمان دەنووسن لە کۆمنتەکانی کلیل میدیا دەڵێن ئێوە بۆ ئاوا باسی خەڵک دەکەن بەڵام ئێمە تەنها وەکو ستافی کلیل میدیا دەتوانین ڕاست و دروستی و کەسایەتیەکان ئاشکرا بکەینەوە باستان بکەین. ئەو کەسایەتی هەر کەسایەتێکی هێبی ئێمە تەنانەت دەتوانین باز بکەین و بۆ زانیاریەکان و لە سەرچاوی تایبەت وەردەگرین و بۆ ئەوەی زیاترین خەڵک بەرچاویان ڕوون بێ چێ شایستێ ئەوەیە کە باشترین شێواز خزمەت بکرێتن و چێ شایانی ئەوەیە کە گەورە نەکرێتن و لە ناو خەڵک دیار نەبێ. وارووا سازان ئەمین یەکێکە لەو کەسانەی نمونەکی جوان سەرکەوتوو. ئایا تۆ لە کۆمنت بۆما بنووسە چی تێ بۆ ئەو خاتونە؟ زۆر سپاس بۆ سێکین تاوە ڤیدۆکەمان ئەو پێتان خۆشە ئەمزار لەسەر کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن. وارووا لایک و کۆمنت و شێرتان لەبیر نەچێتەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمین کەس بێ بابەتەکانمان ببینێ. وارا سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمابی. وەرووا دەتوانین لە ڕێگای سناپچاتەکەشمانەوە پەیوەندی ڕاستە خۆمان پێ بکەن ئێمە ژۆڵامتان دەدەینەوە. هەموو کاتێک لەگەڵتانین لە کلیل میدیا.